لە بەرنامەی ترافیک ئەم جارە باس لە هاتوچۆی بار هەڵگرەکان لە ڕێگای سەرەکی شاری هەولێر و کەرکووک دەکەین. بۆ دەداچوون بۆ هۆکاری ڕووداوەکان دەکەین. جۆری سەرپێچیەکانیش نیشان دەدەین و مەترسیەکانی لەسەر هاتوچۆی ئۆتۆمبیلی بچووک باس دەکەین. بارهەڵگرەکان کاتێک ڕووداوێک دەخڵقێنن هێندەی بۆمبێک زیان و ئاسەوار دروست دەکات. قەبارە و زیانی گیانی و مادیەکان چەند جار هێندەی ڕووداوی ئاسایی بەهۆی ئۆتۆمبیلی بچووک دەبێت زیاتر. ترافیک بە دۆداچوون بۆ زۆربوونی ئەو ڕووداوانە دەکات کە بەشێک لە بار هەڵگرەکان دەبنەوەی ڕوودانی. ئەو ڕووداوانە هێندە ئاسانین و بە سەیرکردنێک یان باسکردنێک لە ئازار و دەرەنجامەکانی بکەین. زۆر جار تا هەتایی ئاسەوار لەسەر خێزانەکان و کۆمەڵگە جێدەهێڵێت. بۆ مەبەستە دەچینە هاتوچۆی هەولێر لا بەشی ڕێگای هەولێر کەرکووک قوشتەپە. ئەو ڕێگایەکێکە لە قەرەباڵغترین ڕێگاکان کە زۆرترین هاتوچۆی ئاسایی و گەشتیاری و بازرگانی پێدا دەکرێت. ئەو ڕێگایە هەولێر و بەشێکی هەرێمی کوردستان بە شاری کەرکووک و چەند ناوچە و شارێکی خواروی عێراق دەبەستێتەوە. زۆرترین هاتوچۆی بارهەڵگرەکان بۆ کار و کاسبی و بازرگانی لەم ڕێگا خێرایە ئەنجام دەدرێت. بەڵام زۆرترین سەرپێچیش لە بارهەڵگرەکان و ئۆتۆمبیلە بچووکەکان لێرە بەهۆی کراوەی ڕێگاکان و نەبوونی گادرێل و کەمی یوتێرن شوێنی پێچکردنەوە دەبینرێت. زۆر جار بەهۆی زۆری بارهەڵگرەکان هێندە قەرەباڵغ دەبێت ڕێگاکان بەرتەسک دەبنەوە و هاتوچۆ پەکی دەکەوێت. ئیدی ترافیک بۆ ماوەی 2 ڕۆژ لەو ڕێگایە بە دۆداچوون بۆ سەرپێچی و هۆکاران دەکات کە و کێش و گرفتانی لێ دروست دەبێت و ڕووداوی لێ دەکەوێتەوە. ئیدی ترافیک بە چیرۆکێکی دڵتەزێن دەست پێ دەکات. ئەو چیرۆکەش ڕووداوی نێوان بارهەڵگرێک و ئۆتۆمبیلێکی بچووکە کە یەک خێزان بۆ نەقوربانی. ئەم ڕووداوە چەند ساڵ پێش ئێستا لەلایەن ترافیک تەواوی وردەکاری و چۆنێتی ڕووداوەکە تۆمار کرا و چەند ساڵ بەسەریدا تێپەڕیوە. بەڵام ئەوەی جێگای سەرنجە تا ئەمڕۆژ هەمان سەرپێچی و هەمان هەڵی بارهەڵگرەکان لەو ڕێگەیە و لە هەمان شوێن بەردەوامە لە کاتێکدا لە ڕابردوو تەنها لە یەک ڕوودا و 7 کەسی کردە قوربانی. دایکمە لەگەر 2 خزمی نزیکە چوینە سەردانی مارە خزمەکی هەر لەسەر ئەو ڕێگایەنە تقریبان 4 دقە بوو تەلەفۆنم لۆ هات گوتیان عادسەکی وامان لێ قەومایە چکە ئێمە 2 سەیارە بوو خارم لە سەیارەی دواوە بووە دایکم لە سیارەی پێشەوە بووە ئەو کاتێک کە حادسەکە کرایە خارم بە دووری 100 مەترێک لێیان دوور بووە یعنی وەکو دیتن بەس ئەوەندە دیترایە کە ئەوەی شخصی کەمایە لەگەریان دەرێ بەس ئەوەندە باس کرای سایقەکە کە لەسەر سیارەی بووە بەس پێی کرا یعنی بە مدەی 2 سانیە 3 سانیەکی بتوانی بری ئای بەس ئەوەندە حالەتە چی مخالف ئەو حادیسە ڕوویدایە لە ئەنجامی لێخوڕینی سایق ترێلەکە بە هەڵا دێتە سایدەکەی تر بە مخالفی یعنی فلکەیەکە ترێلەیەک دەسوڕێتەوە و ترێلەی دووەم بە عکس بە ڕۆسایی دێتە بەرامبەریان هاتن و لێدانی
تقریبان ناگاتە 20 سانیەکی. کە عادسەکە ڕوودەداتن سایەقەکە و دایکم لە پشت سایەقەکەیە لەگەر منداڵەکە لە ناوەندێ بووە، یعنی منداڵەکە لە پشتەوە بووە لە تەنیش دایکم دانیشتیا، بەس ئەو سەیان وەفات دەکەن. ئەوەی تر لە پێشەوەیە ئەو مایە بە ژیان، بەڵام هەموو ڕۆژێک مردنە لۆی تقریبان مێر منداڵەکە، ینی تازە عمری گەیشتە 20 سال، ترێلەکی لەبەردەستە تقریبان 16 مەترە، نزیکەی 40-50 تەن شیشی بار کردیە، بە سورعەتەکی زۆر زۆر ڕۆییە، یعنی لە سورعەتەکە تەسەور دەکرێت لە سەروی سەد بووە، لەو سورعەتەی هاتیە خۆی پێ نەگەڕایتەوە کە مەسەلەن ئەو ئەو ترێلەکە دەسوڕێتەوە، ئەوە خۆی پێ نەگەڕایتەوە لەبەروەی گیانی خۆی بپارێزی هایتە سایدەکەی تر. ئیدی بەدەدا چوون بۆ دۆخی هاتوچۆی بار هەڵگرەکان لە ڕێگەی هەولێر کەرکوب دەکەین. دەچینە هاتوچۆی و ناوچەیە. لێرە بەرپرس و کارمەندانی بەشی هاتوچۆی قوشتەپە دەبینین و لەگەڵیان دەردەچین. ئەوان دەیانەوێت چاودێری بار هەڵگرەکان بکەن. ترافیک جارێکی ترۆ ڕووداوە دەگێڕێتەوە تا ئەو هەوڵانی پۆلیسی هاتوچۆ و بەرنامەی ترافیک ئەو سەرپێچی و کەم تەرخەمیانی بەشێک لە شۆفێرانی بار هەڵگر کەم بکاتە و لە پابەت نەبوونیان بەڕێنمایەکانی هاتوچۆ دوور بکەونەوە. بواسطة كاكا بواسطة باش كاكا أولو مخالف دا سوريا لو چه هاتي ماما لو هر جيك هاتي شويناكا شويني سورانوي خدي والله دنا يزيد كنيا باهيا لأخوارتو هيا برا خوارتر برانبر قبان هايتي شويناكا نا شويني سورانويا نا شويناكا أويا نا والله فركريت لما قلت مدير أوي قينا فركريتوا أما دار دين همو جاري بس نا علاماتك نشتك لو مخالف يدك ترافیک دەیەوێت هۆکاری زۆری ئەو زیانەی گیانی و قوربانیەکان بەهۆی ڕووداوانە دەستنیشان بکات. بار هەڵگرەکان بە هەموو جۆر و قەبەرانەوە وەک ئامرازێکی گواستنەوە بەشێکن لە سیستمی هاتوچۆ. بزحمة إجازة سنة خدمان بدي السنوية؟ ويا إجازة ندور راح هناك نستدر راجع قاطع مرور قشتاقة اوتومبيلي بار هالقد بواسطة كاك بواسطة كاك بواسطة ما عندي نبي باشي إجازة في سنة خوب دما لا إجازة آلية السيارة ورخصة أخويا شوفيري تبولش جي مخالف زوري نه خیر جیاکا قانونی نیا غیر قانونیه تا مخالف انجام دا جیاکا ترابیه پرکیرای توا دبید بشیوه که قانونی سوریه و توی الولات در وجهی دبید پابند رینمایت هاتوچوبی و یا نه تنو که مخالفه انجام داد هم دی پسوله که بوده کن دی سردان داشتی برای براتی داشتی هاتوچوی حولی که باشه برایز بار هالگیر بواسطة كاكا بواسطة بار هالگیر بواسطة
باش کاک ئەحواڵت خێراوە خێرایی دەڕۆی بەڵێ بابا خێرایی زۆر بوو ینی جێ لە برای خۆ ڕاگرامە لە دووت هاتین تەسویریشمان کردی بەڵام خێرایەکەت غێر قانونیە پێویستە لە کاژمێرێک 80 کیلومتر ببڕی ئەتو سەروی 80 کیلومتر دەهاتی خێرا و خێرایە دەکەی وا بە خۆت دەزانی بارت هەیە چیت وار کردووە بارشت گرانە و مەفروض ئەتوو بە یاسایی شوفێریەکەی خۆت بکەیت پێشەمە اشتیازت کرد کاکە پێشەمە اشتیازت کرد سولەتی لۆ بکە تەحەدید سرعی بۆ بنووسە سەردانی باشی هاتوچووی دەشتی هەولێر بکە باشە بەڕێزم ڕێگەی دانانی مەفرۆزە و خاڵی پشکنین چاودێری بار هەڵگرەکان دەکەن لە بەڵگەنامەکان و مۆڵەتی لێخڕین و مەرجەکانی تند و تۆڵی دەپێچنەوە. ئێستاوە بلاجکتورە شەوێ لە چاوی سایقەکان دەدەن شۆفێرەکانی دوای خۆی باشە ئەوە بلاجکتورانە لە شەو بەکار دێنن تەئسیر لەسەر شوفێر دەکا لە کاتی شوفێریکردن ئەوانە زۆر خەتەرە لە کاتی شوفێریکردندا مخالفەکەی ئەوەیە فەرارەی بەستووە لە شەو بەکار دێنیتن ینی فەرارەش کە مخالفەتی گەورەیە بزانە و زائیدەن بلاجکتۆریشی باستووە لە کاتی پێویست ئەو بلاجکتورانە غیلافەکەی لێ دەکاتەوە بە شەو پێ دەکاتن تەئسیر لەسەر شوفێری بەرامبەر دەکات. لێپرسینەوە لەگەڵ ئەو شۆفێرانە دەکەن کە پێشێلی یاساکان دەکەن بەتایبەت بەستانی ڕووناکی بەرز و بلاجکتۆری گەورەی ڕووناکی کە لە کاتی شەودا مەترسی لەسەر شۆفێری بەرامبەر دروست دەکات. هەر شۆفێرێک سەرپێچی هەبێت سزای یاسایی دەدرێت. ئەو چاودێریە لە کاتی قەرەباڵخی و جەنجاڵی کاتەکان زیاتر دەبێت بەڵام داوا دەکرێت بەردەوام چاودێری جموجۆڵ و مانۆڕێ و بار هەڵگرانە بکرێت. ئەو بار هەڵگرانەی سەرپێچی دەکەن دەیان وەستێنن بەشێکیان ڕێنوێنی دەکەن و بەشێکیان سزای یاسایی وەردەگرن. مۆڵەتی غێر مختەسەیە و لەگەر ئەوەی ساڵنامەش پێنیە باشە مۆڵەتی غێر مختەسەیە دەڕاست. باشی بەڕێز جاو سەنەی مام بێ کاکەوە مارجی تند و تۆڵی بەسەر چووە باشە سولەتی بۆ بکەم با فریای خۆ بکەویتن کەی کردی باوا گرتەوە. برای بەڕێزم لە 26 8 کراوە 2021 ساڵنامەشت مانگی 12ەیە ئەی بۆ ناچی مراجع بکەی بینیەوە زەحمە نەبی لەوێ ڕاگرەوە لاگرە. راجع المديرية مرورنا على الطريق كاس نزل ما يصير والله ما يصير هاي مخالفة كبيرة ولازم شايل إجازة ما يصير بدون إجازة تسوى. بەرپرسی پۆلیسی هاتوچەی قوشتەپە بۆ ترافیک باستە و سەرپێچی و مەترسیانە دەکات کە بار هەڵگرەکان ئەنجامی دەدەن. بەنسبەت شوفێری بار هەڵگێ لەو ڕێگایە بەڕاستی بە خێرایەکی یەکجار زۆر شوفێری لێرە دەکەن کاو ڕێگاش ڕێیەکی سەرەکیە شوفێران پاپەندی ڕێنماکان نابن کە لەو ڕێگا پێویستە لە سەریان بە شێوەیەکی دوکمە بە شێوەیەکی منازم بە پێی یاسای هاتوچوو کە بۆیان دانراوە ئەو خێرای بۆیان دانراوە شوفێری بکەن بەڵام بەداخەوە دەبینی زۆربەی زۆری شوفێری بار هەڵگرەکان پابەندی ئەو ڕێنمانە نابن کە لە زیاد بەدەر خێرایی شوفێری خۆیان دەکەن و هەروەها لەو کاتەشدا دەبێتە هۆی ڕوودانی هاتوچوو. ئەمە لەلایەکی تر دەبینی زۆربەی زۆری شوفێرەکان کە
شۆفێری بار هەڵگرت بەڕاستی سەرپێچی یاسای هاتوچوو دەکەن. مۆڵەتت بەسەر چووە ئەگەر نوێی دەکەیەوە دەتانی بەبێ غرامەوە گریتەوە. بەنسبەت مەترسیەکان لەو ڕێگایە بە خۆشتان دیقەتاندایە و بە خۆشتان دیتیتان کە زۆربەی زۆری شۆفێری بار هەڵگرت یەک لە حاڵەتەکانی پابەندی خێرایی هاتوچوو نابیتن، یعنی زیاد لە خێرایی هاتوچوو ئەنجام دەداتن کە خێراکە 80 کیلومتر لە کاژمێرێک بووی دیاری کردووە بۆ نمونە ئەو لە سەتوی سەروی 80 کیلومتر شوفێری خۆی ئەنجام دەدات و ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کۆنتڕۆلی خۆی لەدەست دات و ببتە هۆی ڕووداوی هاتوچوو. برای بەڕێزم ساڵێکە بەسەر چوونە دەبێ ئەت فریای خۆت بکەوی 2021 ئێستا 2022 قەینا سایقی بەس دەبی مەجالێک بدەی بە خۆت ئێستا بەعتیبار نەمۆڵاتت هەیە نە ساڵنامەت هەیە لەبەر ئەوەی هەر یەکە و 8 مانگ 9 مانگ بەسەر چووە کو دەکرێتن بەبێ مۆڵەت و ساڵنامە لێ بخۆ تڕێلەی گەورەت پێیە تانکەرت پێیە قەیناکە نابی برای بەڕێزم. لە ڕێگاکانی دەرەوەی شار و ناوەوەی شار بە شکلە و بار هەڵگرانە هەمان خێرایی لێخوڕین ئەنجام دەدەن کە بەپێی یاسا ڕێگە پێدراو نییە. زۆر جاریش ململانی ئۆتۆمبیلی بچووک دەکەن بە ئەنجامدانی تیژڕەوی و پێشکردنەوەی هەڵە و گرتنی ڕێگای خێرا. چه دایره چی بارس تندرستی لو مخالفه قینا نفریدینیه بس نابی بزانی علامات هیش چی شد بس سواری دار باش بسویله چی لوب کن کار داوا لبرا شوفیرکان دکن براستی داوان لی دکن پابندی ڕێنمای هاتوچوو بن باری زیاد بار نەکەن و هەروەها ڕێنمایی خێرایی جێبەجێ بکەن و زائیدان پێچکردن لە شوێنی ناتەندروست ئەنجام نەدەن و کە دەبێتە حادیسەی نەخوازرا و ڕووداوی هاتوو لێ دەکرێتەوە چەندین مردن و زامدار تێدا ئەنجام دەبێت. پۆلیسی هاتوچۆ لە ڕێگەی مەفرەزەکان تا ڕادەیەک هەوڵ دەدات ئەو بار هەڵگرانە ڕێک بخات ئەوان چاودێنی ڕێگاکان دەکەن. ئێستا بەنسبەت ئەو یوتێرنەکە باز دەکەم سوڕانەوەی نایاسایی پێچکردنی ناسایی ئەوە یەک لەوانە کە خەڵک بۆ مەسلحەتی خۆی شوێنی ئاوا پڕ دەکاتەوە چەندین جاریش دەرماندایە بە وەزارەتی ئادانکردنەوەمان گوتووە بەڕاستی ئەو کارمان بووینە بەڵام ئەو خەڵکە ئەوەی ناکاتن ئێستا بۆ نمونە ئەوە یەک لە یوتێرنەکانە کە پڕیان کردیتەوە و چەندین ڕووداوی هاتوچوو لێرە ئەنجام دەدا. ئێرە کە پڕ کرایتەوە بەبێ ڕێنمای هاتوچوو بەبێ سوورانەوە بەبێ هیچ شوێنێک خەڵک لێرە سوورانەوە ئەنجام دەدات و چەندین جاریش ڕووداوی نەخوازراوی لێ کەوتوتەوە و چەندین جار ئێرەش دەردرایە بەڵام خەڵکەکە پڕ دەکرێتەوە بۆ مەسلحەتی مەرامی شەخسی خۆیان کە ئەمە داوا لە برا شوفێرەکان دەکەن بەڕاستی سەرپێچی ئەنجام نەدەن لە شوێنی ناتەندروست ئاوا پێچ نەکەنەوە بەڕاستی زۆربەی زۆری ڕووداوی هاتوچوو لەو شوێنانە دووبارە بوویتەوە مەگەر سێبارەش بوویتەوە و هەروەها زۆربەی زۆری پیادەکان یاخود شوفێرەکانی بەرامبەر و هەروەها ئەوی دێت لە شوێنی ڕاستەوخۆ تووشی ڕووداوی هاتوچوو بووینە لەو جورە ڕووداوانە. بەشێک لە شۆفێران و کەسبکارانی سەرەوە ڕێگە لە ڕێگەی ترافیک داواکارێک ئاڕاستی لایەنی پەیوەندیدار دەکەن. ئەمە کێشەکمان هەیە لێرە ئەو جەمەعە هەمومان مثلا کە دێن سبەنان لێرە بە مخالفی دەسوڕن لەبەرەوەی ئەو قەپانە لە پێشیتی ئەو قەپانەش بار هەرگەرەکان کە دێن چ ئەوەی لە ئاراستەی هەولێر دێ چ ئەوەی لای کەرکوچێ دێتن ئەزمەکی زۆر لێرە دروست دەبیتن خەرک ناستە ئەو فولکەیە ئەوە دوورە و هەم ئەزمەش دروست دەکات لە قەپانی ئەوزە ئێستا هەمووی دێن لێرە دەسوڕێنەوە بە مخالفی
ئەگەر بکرێ ئەو فلکەیەمان لۆچا بکەن هەم ئەو ئەزمەی قەپانی نابی و هەم ئەو خەڵکەی کە دێ مەسەن لۆن من ئێستا ئەوە مجەمەعی مزوریانە هەمووی دێ بە پێچەوانەی جادەکەی دەسوڕێتەوە لە هەولێر ئەمە دەمانەوێت ئەو جادەیەم ئەوەمان لۆچا بکەن و تۆزێک جادەکە بەری مکرێت ئەوەی کە کێشە دروست نەبیتن یعنی چەندین دەعم ئەلێرە بووە ئەگە ئێستانگۆ بچن راپۆرتی بەڕێبەری ینی بەڕێوەرایەتی پۆلیسی قوشتەبەی بخین تەمەشاکەن بزانە چەند دەعم هەر ئەلێرە بۆ لەو فلکەیە. بەڕاستی ئەو فلکەیە زۆر مخالفە شتێکی دروست دەبێت بەهۆی ئەو قەپانە و داوا دەکەین گەر ئەو ڕێگای خۆی ئەوە چەندین قەزیە و شتیدا دروست بێتن ڕووداوی هاتوچە و شتیوە چەند کەس تێدا کەماندان بووە و هەندێک کەس قوربانیشی تیا دروست بووە و داوا دەکەین ئەو فلکەیەمان بۆ چاکەن گەر بە مرورێک بێت یاخود کامرەیەک بێت شتێکتر بێ مەمنونتان دەبین سوپاسان دەکەین. سەبارەت بە ئیجرات و لێپێچینەوەی پۆلیسی هاتوچۆ لەگەڵ ئەو شۆفێرانەی بار هەڵگر کە سەرپێچی دەکەن دەچینە بەشتی دەست بە سەرداگرتنی هەولێر. چەندین بار هەڵگر بەهۆی سەرپێچیەکانیان لە گۆڕەپانی ئەو بەشە دەستیان بەسەردا گیراوە. نەخیب ئیبراهیم دەبینی و باس لە هۆکاری ڕاگیرانیان دەکات. کاتێک کە مەفارەزەکان لە شەقامەکاندا دەنێن یاخود ئیجرات لەگەڵ شوفێران دەکەین چەوتۆمبیلی تایبەت بێ یاخود بارهەڵگر یان بە هەموو شێوازەکانیەوە مەبەست لێی تەنها سزادانی ئەو شوفێرانە ئەوە نییە کە پارەیان لێ وەربگیرێ بەڵکو هەدەفەکە و ئامانجەکەیمە ئەوەیە پاراستنی گیان و سەلامەتی ئەو شوفێرەیەکەوە لەسەرەوە شەقامە ڕێ دەکات. بۆ نمونە ئێمە هەندێک ئۆتۆمبیلی بارهەڵگرمان دەست بە سەرداگیرا وەکو ئەوەی کە دەیبینن بە جۆرەها سەرپێچی بۆ نمونە هەندێک ئۆتۆمبیلی بارهەڵگرمان هەبووە ئەو بارە زۆرەی کە ئۆتۆمبیلە بارهەڵگرەکەی بووە ئەوە کاریگەرێک ڕاستەخۆی بۆ سەرەوە شەقامە دەبێت و هەروەها تووشی ڕووداوی هاتوچۆ دەبێتن کە وەکو ئەوەی دەڵێن کە ئۆتۆمبیلە بارهەڵگرە گەورانە کاتێکە تووشی ڕووداوێکی هاتوچۆ دەکا ئەو شەقامە بەڕاستی وەکو بۆمبێک وایە کەوا دەتەقێتەوە لەو شەقامە ئەوەندە کاریگەرێکی زۆر گەورەی دەبێتن لە شەقام و هەروەها هەندێک ئۆتۆمبیلەکانی کە بارهەڵگر ئێستا شوفێران پەنای دەبەن ئەوەیەکەوە جوانکاری و لە ڕاددەبەدەر هەندێک جوانکاریان بۆ ئۆتۆمبیلەکەی کردووە بلاجکتۆر و فەڕاڕەیان بۆ ئۆتۆمبیلەکە تێخستووە بەڕاستی ئێمەش ئیجراتێکی توندیان دەرحەق لەگەڵ دەکەین ئەوانێک کە فەڕاڕی تێدەخینە ئۆتۆمبیلە بارهەڵگرانە ئەوە بڕی 1 ملیۆن دینار غەرامەیان دەکەین بە پێی ژمارە بە پێی بەیانی ژمارە 32 وەزارەتی ناوخۆ ئیجراتیان لەگەر دەکرێت و بۆ ماوەی 10 ڕۆژیش دەست بەسەر ئۆتۆمبیلەکەی دادەگرێت. بۆ نمونە ئێستا ئەو ئۆتۆمبیلە کە بارێکی لە ڕادەبەدەری بار کردووە تەنها یەک پارچەی بکەوێتە خوارەوە لەو شەقامە یەک ئۆتۆمبیلی لە دواوە بی ئەوە ئەو ئۆتۆمبیلە بە تەئکید تووشی ڕووداوی هاتوچۆ دەبێ و هەروەها چکە پێشەوەی هیچ خۆی لێ دیار نامێ ئەو ئەشیای بە دەکەوتە سەر شەقامەکە یاخود بە زەرێکی زۆر بەر ئۆتۆمبیلەکە دەکەوێت بۆیە پێویستە بەڕاستی ئۆتۆمبیلە بە کامل ئەمانەوە بە کامل ئەوەی کە وا چادرێکی جوان پێدا بدە بۆی کە هیچ زەرێکی نەبێتن بۆ سەرشەقام و یاخود ئۆتۆمبیلەکانی دواوە پێشەوە خۆی. ئەو دوو ئۆتۆمبیلێکەوە دەستی بەسەرداگیراوە بۆ نمونە بارەکەی خۆی دەتوانێت 30 تەن بار بکە ئەوە 37 تەن زیاتری بار کردووە ئۆتۆمبیلی تۆ مامەڵەی لەگەڵ بکە بەو شێوازێکەوە ئەو ئۆتۆمبیلە لەسەر ئەو شەقامە دەڕوە چ لەو شەقامە دەکات چ قورسایەکی زۆر دایەتە سەر ئەو شەقامە ئێوە یاخود کە تووشی ڕووداوێکی هاتوچۆ دەبێت چ ئاسەوارێکی خراپی ڕوودەدا لەو ڕووداوی هاتوچۆ.
ترافیک بەردەوام دەبێت بە هۆشیارکردنەوەی کۆمەڵگە لەباری هاتوچۆ چونکە ڕووداوەکانی هاتوچۆ وای لێ هاتوو هێندەی جەنگی قوربانی لێ بکەوێتەوە لە کاتێک کلیلی چارەسەر و ڕاگررتنی ئەم جەنگە لەدەست خۆماندا.